هۆشمەند کوردستان کۆیە ئەو چاوەشین و جوانە کەم دنیای فێراوانە کەوتوم بە نێو ژێژاوی ئەبێ دەربازم جانە ئەو چاوەشین و جوانە کەم دنیای فێراوانە کەوتوم بە نێو ژێژاوی ئەبێ دەرباز بم جانە خدا خدا رحمێ بکە بە حاڵم خدا خدا ئەتاکووکی مناڵم خدا خدا رحمێ بکە بە حاڵم خدا خدا ئەتاکووکی مناڵم بارم ناڕێکە دڵم مەستی یەک پێکە لەشی لەیلێوەکانە هێدی هێدی بۆم تێکە ئەم شەو بارم ناڕێکە دڵم مەستی یەک پێکە لەشی لەیلێوەکانە هێدی هێدی بۆم تێکە خدا خدا رحمێ بکە بە حاڵم خدا خدا ئەتاکووکی مناڵم خدا خدا رحمێ بکە بە حاڵم خدا خدا ئەتاکووکی مناڵم کەژاڵ ڕۆیی لێرەوە مەندوو بەستیرەوە کە ئێوارە ئاوا بووی نیوەی شەوان بیرەوە کەژاڵ ڕۆیی لێرەوە مەندوو بەستیرەوە کە ئێوارە ئاوا بووی نیوەی شەوان بیرەوە خدا خدا رحمێ بکە بە حاڵم خدا خدا ئەتاکووکی مناڵم خدا خدا رحمێ بکە بە حاڵم خدا خدا ئەتاکووکی مناڵم ساوکی لە بادی ئەستا دێرانگە بادە دەرمان بۆ دڵای تانگە ساقی لبانی ئەستا دێرانگە بادە دەرمان بۆ دڵای تانگە تێکە بۆم تێ سەر لێوی پیاڵە زمانم لانگ و ژیانم تاڵە تێکە بۆم تێ سەر لێوی پیاڵە زمانم لەنگە و ژیانم تاڵە دەستا خۆش سەنتەری هۆشمەند کوردستان کۆیە